ئەوەی ترامپ و ناتانیاهۆ ئاشکرایان کرد هەڵمەتی پەیوەندیە گشتیەکان بوو نەک نەخشەی ئاشتی. ئەمە سەرەتای ئەو وتارەیە کە ماکس بۆتی نووسەری ڕۆژنامەی واشنگتن پۆست بڵاوی کردوێتەوە. ناوبرا و بڕوای وایە هەر سەرۆکێکە دەکەوێتە قەیرانی سیاسیەوە وەکو گەمە و سەرگەرمی مامەڵە لەگەڵ سیاسەتی دەرەوەدا دەکات. ترامپیش جیاوازی نییە لەگەڵ هاوشێوەکانیدا. بۆیە گەمەکەی لە سەرەتای کانونی دووەمدا بە کوشتنی قاسم سولەیمانی دەست پێ کرد و کۆتایی مانگەکەش بە ڕاگەیاندنی نەخشەکەی بۆ ئیسرائیل و فەڵەستینیەکان کۆتایی پێدەهێنێت. ئەمانەش تەنیا ڕێکەوت نین کە هاوکات بن لەگەڵ دادگایکردنەکەیدا بۆ لادانی لە سەرۆکایەتی. ترامپ خۆی وەکو جەنگاوەرێک نیشان دەدات و لە هەمان کاتیشدا وەکو خوڵقێنەری ئاشتی نمایش دەکات. ماکس بۆت لەبارەی ئەم سیناریۆیانەی سەرۆکەوە دەڵێت بێگومان ترامپ دەتوانێت فەرمان بدات بە کوشتنی یەکێک لە فەرماندەکانی دوژمن، بەڵام بە ڕاوەشاندنی پەنجەکانی ناتوانێت ململانەی دوور و درێژی فەڵەستین و ئیسرائیل کۆتایی پێبێنێت. لە ڕاستیشدا ئەو جددی نییە بۆ ئەو کارە، چونکە ئەوەی کردی هەڵمەتی پەیوەندیە گشتیەکان بوو نەک ئاشتی. بۆت بڕوای وایە کاتێ دەتەوێت ئاشتی بەرقەرار بکەیت دەبێ ئەوە لەگەڵ دوژمنەکانتدا بە ئەنجام بگەێنیت. بەڵام ئەوانەی کە لە ئاهەنگەکەی کۆشکی سپیدا ئامادە بوون تەنیا ترامپ و ناتانیاهۆ بوون و هیچ کەسێکی فەڵەستینی لەوێ نەبوو. تەنانەت لە کاتی ئامادەکردنی نەخشەکەشیدا ڕاوێژی بە یەک فەڵەستینیش نەکردووە. هەر بۆیە لە کاتێکدا مەحموود عەباس تووڕەی خۆی لە نەخشەکەی ترامپ ڕاگەیاند، ناتانیاهۆ لەبارەی سەرۆکی ئەمریکا وتی ئەو گەورەترین هاوڕێی ئیسرائیلە کە چوو بێتە کۆشکی سپیەوە. ناوبراو لە درێژەی وتارەکەیدا ڕای دەگەێنێت کە ناتانیاهۆ زۆر ڕاست دەکات لە قسەکانیدا ترامپ گەورەترین هاوڕێی ئەوە، چونکە هەردووکیان لە کێشە و قەیراندان و تێوەگلاون بە گەندەڵیەوە. بۆیە ئەمڕۆ وای نیشان دەدەن ئەوەی بەلایەنەوە گرنگە پرۆسەی ئاشتیە، لە کاتێکدا ئەوەی بەلایەنەوە گرنگە سیاسەتە. ناوبراو بڕوای وایە زاراوەی چەسپاندنی دوو دەوڵەت تەنیا چاوبەستە بۆ ئەوەی ئیسرائیل بە سانایی دەست بگرێت بەسەر ئەو زەویانەی کە دەیەوێت، چونکە نەخشەکە هیچ مەرجێکی بۆ ئیسرائیل دانەناوە. لە کاتێکدا ئەو مەرجانەی بۆ دامەزراندنی دەوڵەتی فەڵەستینی داناوە مەحاڵە ڕووبدەن. لەوانە چەککردنی بەرهەڵسکارە فەڵەستینیەکان بە تایبەتی حەماس، واتە بە بێگەڕانەوەی ئاوارە فەڵەستینیەکان و بە بێگەڕانەوەی بۆ 4 حوزەیرانی 1960 و بە داگیرکردنی دۆڵی ئەردن و چەسپاندنی شارۆچکە جوولەکە نشینەکان و لە هەمان خراپتر بە بێگەڕانەوەی قودس و کۆنتڕۆڵکردنی سنووری وشکایی و دەریای ئاسمانی فەڵەستین و نەبوونی سوپای نیشتیمانی فەڵەستینی هەرگیز دەوڵەت دانامەزرێت. ناوبراو لە کۆتایی وتارەکەیدا ئاماژە بە بەڵێنی ترامپ دەدات بۆ بەشی ئابووری نەخشەکە. دەڵێت ئەوە گوژمەیەکی خەیاڵیە، چونکە جاریت کۆشنەری زاوای ترامپ لە بەحرین نەیتوانی کۆی بکاتەوە. هەموانیش ئەو ڕاستیە دەزانن کە ئەمریکا و هاوپەیمانەکانیشی ئامادە نین هیچ یارمەتیەک پێشکەشی فەڵەستینیەکان بکەن. ڕاگەاندنی گرێبەستی سەدە ناڕەزایەکی گەورەی لە جیهانی عەرەبی و ئیسلامی و تەنانەت ناو کۆنگرێس و ئەنجومەنی پیرانی ئەمریکادا لێکەوتەوە. میدیای جیهانی نووسرا و بینرا و بە شێوەیەکی بەربڵاو ڕووماڵیان کردووە. زۆربیان لەگەڵ بەستنەوەی بە تێوگلانی ناتانیاهۆ و ترامپ بە گەندەڵیەوە بەکردێکی ئابڕووبەرانەی گاڵتە ئامێز و دژ بە ژیری و لۆژیکی ناو دەبن و بە وتەی بێرنی ساندرس ئەو گرێبەستە دژە بە یاسای نێودەوڵەتی و هەموو بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکان.